ناڕزای خۆمان دەردەبڕین بە هاتنی یوسف و یوسفەکانی تریش کە بە پارە بە بەرژەوەندی خۆیان قسە لە بۆ کورد دەکەن ئەوە چێ پارەی بداتێ بە دڵوی قسە دەکا بۆیە کورد نابی ئەوانە بکاتە وەکو دەڵێ دۆستی خۆی ئەو بەڕێزە سوکایەتی بە سەرکردەیەکی دیاری نێودەوڵەتی کوردی کردووە داخی ئەوەی لە دڵماوە کە کاتی خۆی سەلاحەددینی ئەیوبی دەوڵەتی فاتیمی لە ناوبرد هاتنی یوسف زێدان نووسەری میسری لە بۆ هەولێر لە ناخی دڵەوە زۆر نیگەرانی کردم لەبەرەوەی ئەو بەڕێزە سوکایەتی بە سەرکردەیەکی دیاری نێودەوڵەتی کوردی کردووە و چەند جارێکیش ئەو زۆرە تەشیر و قسە ناشیرنانە قسە زبرانە دووبارە دەکاتەوە لێرە و لەوێ بۆیە کۆمەڵێک چالاکوان هەر من نابەتەنها کۆمەڵێک چالاکوان و مامۆستای ئاینی و خەڵکی نیشتیمان پەروەر بە باشمان زانی بەڕاستی ڕێگری لەو هاتنە بکەین لەبەرەوەی زۆر ناخۆشە کەسێک بێتە ناو شارەکەت بێتە ناو وڵاتەکەت لە شوێنی تر لە کەناڵی عەرەبی لە سمیناری وڵاتانی عەرەبی سوکایەتی بە ڕەمزێکی کورد کردبێ ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو کە لە پەیجی پێشانگەی نێودەوڵەتی هەولێر پۆستی بانکێشکردنەکەی سراوەتەوە و لە بری ئەو پۆستشکیان داناوە وێنەی ئەوی لەگەڵدانیاوە زۆر دڵم خۆشە تەبعاً ئەو ڕێزگرتنە لە چالاکوانە و لە دڵسۆزانی ئەو نیشتیمانە مایەی بەڕاستی شانازیە ئەمە یەک خاڵی دووەم نابێ کورد بەوەوە دڵتەنگ بێ کەسێکی مشەخۆر لە شوێنێک مەدحی کوردەکە لە بۆ بەرژەوەندی خۆی تەبعاً ئەوە من جوان لە مێژوەکەیم خوێندەوە لەو دوسێ ڕۆژە ئەوە چێ پارەی بداتێ بە دڵوی قسە دەکا بۆیە کورد نابی ئەوانە بکاتە وەکو دەڵێ دۆستی خۆی کە بە پارە قسە دەکەن بەڵکو خۆشە وەکو کەسێکی مەسەرەن خۆڕسک کابرا باوەڕی بە قەزیە کوردی هەبێ بە نیشتیمانی کوردستان هەبێ بە وڵات و بەدەسەڵاتی کوردی هەبێ کە لە بۆ میلەتێک تێدەکۆشێ ئەوە گرنگترە بۆ ئێمە نەک پارەی بدەیتێ و ئەو بە پارە قسەت بۆ بکە کۆتاجار دەستخۆشی دەکەم و ئێمە چاودێریش دەبین کاک نارۆ بەسەر ئەو بانکێشتە با بزانین ئایا بە فعلی بانکێشتەکە ڕەت کراوەتەوە یان ئەوە تا تەنها لە با بڵێن لە پەیجەکەیان پۆستەکەیان سریوەتەوە بۆیە دیسانەوە دەڵێم ئەو پەڕی نیگەرانین ناڕزای خۆمان دەردەبڕین بە هاتنی یوسف و یوسفەکانی تریش کە بە پارە بە بەرژەوەندی خۆیان قسە لە بۆ کورد دەکەن سوکایەتیمان پێ دەکەن بەڕات بەدڵنیاییەوە هەڵوێستمان دەبی یعنی قسەیەکە کوردومانە لی پەشیمان نینە ڕۆک و گوتم چاودێریش دەبین هەڵوێستەکەمان ئەوەیە شتێک دەکەین کە یحراز بێ بەوەی کە کوردستان هەموو دۆستی ئەو نییە خەڵکێکیش هەیە کە لە پێناوی مێژوە جوانەکەی کورد لە پێناوی کەسایەتیە جوانەکانی کورد ڕقیان لە کەسانێکە یان دژی کەسانێکن کە لێرە و لەوێ بێڕێزی و تەشیر بە ڕەمزەکانی کورد دەکەن پەیامەکی زۆر جوانە بە هەموو ئەوانەشی وەکو ئەو بیر دەکەنەوە لەوەی جارش کە جورئەت نەکەن لە کەناڵە عەرەبیەکانەوە لە وڵاتە عەرەبیەکانەوە قسە بە ڕەمزی کورد بڵێن تەبعاً بڕۆن جوان مێژوی ئەو کابرای بخوێنە پۆستی زۆر لە سەکراوە لە سایتە عەرەبیەکان و بڕۆن کۆمنتەکانی خۆشی سیرکەن خەڵکێکی زۆر قسەی پێگوتووە دژی ئەو قسە زبرانەی کە دەیکا ئەوە داخی ئەوەی لە دڵماوە کە کاتی خۆی سەلاحەددینی ئەیوبی دەوڵەتی فاتیمی لە ناوبرد دەوڵەتی فاتیمی بڕۆن بخوێنەوە بە سەدان هەزار هاوڵاتی لە شام و مسر قەتل و عام کردووە بە سەدان هەزار هاوڵاتی بۆیە ئەو داخەی لە دڵماوە تاوەکو ئێستا و کەسێکیشە پاڵپشتی لە عەلەویەکان دەکا بۆیە پەیامێکی زۆر ڕوونە و زۆر زەقا لە بۆ ئەوانەی دژی ڕەمزەکانی کورد قسەی زبر دەکەن وای پێکەینم بەو قسانە دێ تەبعاً بڕۆ لەوانە بکۆڵەوە کە دەڵێن سەلاحەددینی ئەیوبی کورد نەبووە لە ناو حزبەکەی خۆیان پشتگوێ خراون لەسەر ئەو قسە بێمعنایەنە لە ناو حزبەکەی خۆشیان لیان لە ناو حزبەکانی خۆشیان جا بڕۆ سەیریشان بکە بزانە هیچ بەرهەمێکیان لە بۆ کووردا بووە بزانە هیچ فەرهەنگێکی جوانیان لە بۆ نەوەکانی داهاتوی ئەم کووردە بەجێ هێشتووە یعنی ئەمەیە بەداخەوە دەڵێم یعنی ئێمە ڕقمان لە پیاوە گەورەکانی خۆمانە کە کاتی خۆی شۆڕشیان کردووە جا هەر لە سەلاحەددینی ئەیوبی بگرا حتا دوایین شۆڕش یعنی بەداخەوە دەڵێم ئەوە هۆکارەکەی ئەوەیە کابرا لە قۆناغەکانی سیاسی مامەڵەیەکی کردو بەدلی ئەو نیە با بەدڵی بن ئەو نەبێ با لەسەر ڕێباز و فکرەکەی من نەبێ بەڵام پەیامێکی جوانی لە بۆ کورد پێ بۆ دەستخۆشی لێ دەکەن